دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ لە شەشەمین ئەڵقەی ئیسلام و پێکەوە ژیان پێتان شادەبین لەگەڵ زانای خۆشەویست مامۆستا یاسین گەڵالی لە بەریتانیا لە بەرنامەیەکی تایبەت ئیسلام و پێکەوە ژیان لە کەناڵی بیکەیفۆ پێتان شادەبین. ئەمڕۆ دەڵێن حب الوطن من الإيمان. مامۆستای خۆشەویست سڵاوی خوای گەورە لێبێ، ئایا کە دەڵێن حب الوطن من الإيمان ئەمە چۆنە و دەکرێت بۆ ماشی بکەیتەوە؟ ئایا دەکرێت مسلمان ئینتیمای هەبێ بۆ خاک و وڵاتەکەی خۆی؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. اللهم يا ربنا اجعلنا هادين مهدين لا ضالين ولا مضلين، واجعلنا من الذين يستمعون القول فيتبعون أحسنه. اللهم آمين. دیارە سەبارەت بۆی ئەوە پێم وایە قسەی حزبی بەعسە کاتی خۆی وتیانە حب الوطن من الإيمان. بەڵێ يعني شتێک نیە لە دین نابێ، يعني وەکو قەولەکە وەکو ڕاستکردنەوە بۆ جەنابوت. ئێمە هەروە فێرکراوین لە کتێبی شاعر حب الوطن من الإيمان. بەڵێ ئینسان بە تەبیعەتی حاڵ وەکو مسلمان دائما ئەبێ دڵ و بیر و هۆشی لای خاک و نیشتمان و میلەتی خۆی بێ، چکە یەکێک لە علاماتی ئیمانی ئینسانی مسلمان بریتە لە وەفا، و یەکێ لەو شتانێکەوە ئینسان خی پەروەردگار بە هەشتی پێبەخشێ مەسەلەی شەهیدیەتی لەسەر چییە؟ لەسەر خاکەوە، لەسەر عیرض شەرەفە. ئێمە کوڕی نەتەوەیەکین کە کوردین، کوڕی نەتەوەیەکین کەوا خاکەمان دابەشکراوە. خۆشەویستی و حوبمان ئەگەر نەبێت پێناسەی سلامەتی ئێمەترە بریتی بێ لە چی؟ بۆ خاکی خۆمان، بۆ کەسوکارمان، بۆ باو باپیرانمان. دا لەبەرەوە زۆر گرنگە کە مسلمان بە تایبەتی کەوانەی کە هەڵگیری بیر و باوەڕی ئیسلامن مەجال نەدەن بە خەڵکانێکەوە استیغلالی قسەی نەتەوەیی بکە بۆی بیر و باوەڕی تر بگەێنێ، بڵێ کاکەوەڵا تۆ مسلمانی یا کوردی. هەندێک کاتی خۆی ئەوانەی کە بە تایبەتی بیر و باوەڕی مارکسی یا کۆمەڵشتیانەوەی تۆ مسلمان یا کوردی. جایسە ئەمڕۆ ئێمەڵین کاکە تۆ مسلمان ینی کورد لە ناخیا لەگەڵ هەوێنی بوونی ئیسلام شیادراوە، ئەمە بە خەڵکەڵین کاکە تۆ مارکسی یا کوردی یاخە یا بیر باوەڕێکی تر. جا لەبەرەی ئێمە وەکو مسلمان بێژومان دیارە وەکو کورد لەکەوە تەبیعەتی حاڵی کەسایەتیمان بەس لەگەڵم دینا گونجاوە. ئێمە میلەتێکی بەغیرەتین بەهیمەتین وە سەخین، و ئەمانە هەمووی ئەو شتانە کە ئیسلام تەشجیعەکە یا دروستیەکە لە ئینسانە. بۆیە ئێمە لە بنیەتی کەسایەتیمانە غیری ئیسلام شتێکی تریتیایی نابێت، جا نابێتەوە. کاتی خۆی کە پێشمەرکە خۆی داوە کوشکە شەهید بووە، دافعەکەی دافعەوە بۆ من شەهیدەم لەسەر خاک ئیسلام فێری کردوم. ئەو چۆکەی کە نە لە زیوە لە کاتی سەنگەرە هۆکاری ئەوە بوو. بۆیە ئێمە لە ڕاستیە زۆر گرنگە کە ئاگامان لە ئەوە بێ کە ئێمە بەوەنی هاتنە دەرەوە پێژیان یا بەوەنێ زۆڵ مستەمی ناوخۆی خۆمان وانەکەین کەوا ئینتیمای نەتەوایەتی خۆمان لە دەستدەنیانی. لێرە پیاوێک وا بڵێم ڕۆبەرت فیسکە ڕۆژنامەنووسێکە قسەیەکی جوانی هەیە، ئەڵێ ئەگەر چیتە ماڵی مسلمانێکەوە یا چیتە ماڵی عەرەبێک یا مسلمانێک یان بۆ تعبیرێڵێن لە ماڵەوە زۆر خانەکەی جوانە، زۆر پاک و پوختەیە، ئەیتر ئەمە قەنەفەی جوانە و تەلەڤیزیۆنی جوان و ماڵێکی جوانیە، بەڵام بەردەرگای حەوشەکەی پیسە. بۆ دەسەڵاتدار وای لێ کردووە ئینتیمای بۆ خاک نەماوە، بەس ئەوە بە خاکی خۆی زانی کە لە ناو ماڵێکی خۆیاتی بەڵامە خۆی لە خۆیەوە هەڵەن بۆ چکە دەسەڵاتدار هەرە ڕوا بەس خاکەرە مێنێ، دەسەڵاتدار هەر ڕوا خاکەرە مێنێ. بۆیە نابێمە مناڵەکانمان یا خۆمان یا پەروەردە یا بگەینەوە قەناعەتە کە بەوەنێەوەی کەوا ئێستا کۆمەڵێ ئیشوکە ینی بەڕێوەبردننی ئیدارەی کوردی کوردستان گەندەڵی تایە خراپەکاری تا ئێمە وڵا ئینتیمای نەتەوەی خۆمان نێڵی یا بچین لەژێر ناوی زۆرجارێ لەژێر ناوی دینە ئەمە تعریبی شەکەین دژی خۆمان لە دەست دەین لەژێر ناوی عەلەساس پێغەمبەر صلی الله علیه وسلم دژداشە لێبەر. ئەسڵەن پێغەمبەر لە سونەنی ئیمام ئەبی داوودە دەستی بردە بۆ جلی کوردی لە مەدینە بیکڕێ. لەبەرەوە پێویستەکە ئێمە لە ڕاستیە حقیقەتەن ئەمنەوەی کەوا لە دوای ئێمە دێنەبن بە تەمسیلی نەتەوەی کوردەکەنا پەرۆ دەکەنیکەوە ئینتیمان وەکو کللتور وەکو زمان
وەکو جلوبەرگ وەکو خۆشەویستی نیشتیمان دیانە دروستکەین کە ئێمە کوڕیە و شوێنەی و هەر ئەبێ بڕێنە بۆ شوێنەش ئاجا حقیقەتەن ئێستا سەردەمی فیتنەیە ئێستا سەردەمی خلافە ئیسلامی نییە وڵی کاکەوەڵام من بەشێک منم ئومەتە با من خۆم تەسلیمی عەرەب بکەم یا من خۆم تەسلیمی تورکم فارسەوە واز لە فارس بێنی فاز لە بازنێکی ترایە لە وڵە وڵاتی ئەمە ئیسلامەتی نەخێر ئەوان ئێستا ئەو نەبی لە قەزاینەتەوە یەکەنەوە نەبی لە قەزای ئیسلامەتی ناوداسە مرۆ خاشی ئیسلام بۆ 57 دەوڵەت ئەگەر خلافە ئیسلامی بێ و کاتێ ئەمریکا و سەلاحەدین هێنە پێشەوە وام کە تۆتی نەتەوە میشڵ لەم نەتەوە تۆتی عەرەب نەڵێم کورد خی گەورە بە کوردی دروستی کردوم یەکێک من ئاەتەکان وەکو لە قورئان فەرمێ جا لەبەرەوە ئینتیمابوون بۆ خاک و بۆ نیشتمان بەشێکە لە دینداری و بەشێکە لە وەفا چکەوە خاشی ئیسلامە خاشی مسلمانانە بۆ ئێمە کورد لە ڕاستیە وەکو کورد مەسئولێتێکی تریشمان لەسەر شانە لێرە کاتێکە دێنێرە ئەبێت تەمسیلی بیر و باوەڕمان بکەین لەکو بیر و باوەڕ وەکو مسلمان تەمسیلی نەتەوەیش بکەین وەکو کورد بە جوانی ینی حیفە کوڕی کورەگاتە ئێرە سژنەکان پڕێ لە کوڕی کورد خەری چتی خراپەکاریە ئەمە تەمسیلی نەتەوەیکی مەزڵوم ناکات تەمسیلی خەڵێکی زاڵمەکە شایستی و نەبن بە نەتەوە بۆیە مەسئولیتمان لەسەر شانەکە ئێمە لێرە دوو تەمسیل بکەن تەمسیلێکی نەتەوەیی تەمسیلێکی بیر و باوەڕ بیر و باوەڕ دوو مەسئولیتەمان لەسەر شانە معقول نییە ئەمە ئێستا لە دوای ڕەشپێز لە بریتانیا ئەمە کەسی دووەم بین بۆ نمونە لە خراپەکاری ئەمە چۆن نەبێ یا لە ئەوروپا ئەمە چی تەمسیلکردنیە کە چی بۆ ئیسلامەتیەکە وەکو بیر و باوەڕ چی وەکو لایەنە مادیەگەش وەکو نەتەوە بۆیە مەسئولیتمان لەسەر شانەکە ئێمە ئەم نەتەوە ناشرین نەکەین لەسەر سمانە بیر و باوەڕمان ناشرین نەکەین چکە بەڕاستی هەر کەسێ لە نەتەوەی خۆی هەڵگەڕێتەوە چی وەکو دین کە خوا بە کوردی دروستی کردی یا بە عەرەبی یا بە هەر قەمێکی تر لە ڕووی دینی و پێشوانەی ئاەتە بەوەستەوە وە لە ڕووی واقعیشەوە بەرچیەکەوی بەر ناشرینی مێژووەکەیت ئەوەیە ئێمە لەسەرمانەکە علاقەمان نەبێت وایسە دەسەڵاتی کوردی چییە دەسەڵات دێتەوە هزار دەسەڵات دێتەوە بەڵام من هەر کوردم و هەتا بم هەر کوردم و پێش ئیسلامیش هەر کورد دێسێش هەر کوردم وەرە ئایندەش هەر کوردەبم ئەچمە بەردەمی عەرشی خوای پەروەردگار هەر کوردم لەناو قەبری هەر کوردم وەچکە هەر خوا دروستی کوردم خوا دروستم بەس ئەو گەورە و منەتی خۆی ڕشتۆ بەسەرماکە ئیسلامی بۆ هێنام بوتایی زیاتر بتوانم ئەم کوردایەتی خۆم بە جوانی مامۆستا پرسیارێکی کە لێرەیە لە دەربارەی وەتەنە دەربارەی نیشتیمانە ئایا دەکرێت ئێمە پارێزەری ئاڵای وڵاتەکەمان بین یاگومانی سەر تۆ ئەو ئاڵا پارچە پەڕۆیەکە تەمسیل لە نەتەوەیەکەکە لەبووری ئەم ئاڵا مادام کە تەمسیل لە نەتەوەکە تەمسیل لە حکم و دەسەڵات ناکات لە کیانی نەتەوەیەکەکە ئەم کوردە ئەمە عالەمەکەیت ئیتر هەر دەسەڵاتێکی دی عالەمی تایبەتی خۆی هەیە و دێت و ئەڕوا بەڵام ئێمە وەکو عالەم سەبۆن و عالەمەیەکی هەڵبژێرە عالەمی کوردستان ئەمە عالەمی نەتەوەیەکە عالەمی حیزبێک یا حکومەتێک نییە بۆیە ئێمە شتێکی زۆر احتیاجیە ئەوە پەڕۆیەکە تەمسیلی چێکە تەمسیلی بوونی نەتەوەیەکە وەکو هەرون نەتەوەیەکی تر و دیارە عالەم لە کاتی خۆیان لە سەردەمی پێ دایما عالەم کەلیمەی ڕایە بۆ ئەولێ عسکەری بەکارێنە ئەلوێ عسکەریەکان دائما هەرێکی ڕایەکی یانەوە ناوی کەسی یاهینێکی پێوە ئەوە نیە بڕکات وەڵامە عالەمی جاهیلی و ئەمە عالەمی ئیسلام بە شتێک نەوە ناوی عالەمی ئیسلامی شتێک ناوی عالەمی جاهیلی بێت جا لەبەرەوە ئەم عالەمانە تەمسیل لە بوونی نەتەوەیەک کە خاک و زمانێکی هەیە و لەگەڵ کللتورێکی هەیە ئەمە پێناسەوە کەنجا لەبەرەوە جێی شانازیە نەک جێی ڕەخنەکە دەست خۆشم هەمەسەجان سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئەو جوانانە و شیکردنەوەی کۆمەڵی بابەتی گرنگ لە بەرنامەی ئیسلام پێکەوە ژیان خۆشەویستان ئیسلام هەمیشە پێکەوە ژیانی ویستووە ئیسلام هەمیشە ئاشتی و تەبایی ویستووە هیوادارین هەر کام لە ئێمە پارێزەری وڵات و ڕەمزی وڵاتی خۆمان بین کە ئاڵای کوردستانە سپاس بۆەوەی کە بینەرمان بوون سپاس بۆ مامۆسایە سینگەڵاڵی بۆ شیکردنەوەی بابەتەکە و بۆ پرسیارانی کە ئێوەش نردووتانە لە شەشەمین ئەڵقەی بەرنامەی ئیسلام و پێکەوە ژیان پێتان شاد بووین و ئیشاءالله لە وەرزی نوێی بەرنامەی ئیسلام و پێکەوە ژیان پێتان شادەبین لەگەڵ مامۆسایە سینگەڵاڵی لە بەرنامەکانی داهاتوودا سپاس بۆی کە بینەرمان بوون لە کەناڵی بیکەیفەوە هەمیشە بابەتی نوێ هەمیشە
ئەو بابەتانی کە ئێوە داوای دەکەن ئەو پێشنیارانی کە ئێوە داوای دەکەن ئێمە دەیخێنە بەردەست و داواش دەکەین هەر پێشنیارێ هەر ڕخنێ هەر تێبینیەکتان هەیە بەنامە بۆمان بنێرن و پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانمانەوە. خی گەورە پاداشتی مامۆسای بەڕێزی باتەوە هەرچەند باری تەواو نەبوو بەڵام هەر پێمان خۆش بوو پەیامەکە بگەێنێ و سپاسیەکەین کە بۆ جەنابتان خی گەورە ڕزمانەیە بۆ بینەرەوی سەری کەناڵەکەتان خی گەورە لێتان ڕازی بێ و سپاس بۆ هەموو لایەک تا بەرنمەیەکی تر پێتان شادەبین ماڵ ئاوا و خواتان لەگەڵ. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4